ئەمڕۆ بۆ ئەو مەبەستە میوانداری یەکێک لە خانەوادەکەی ئەومان کردووە کە بەڕێزیان خوشکی سۆرانی مامە حەمەن خات و گەردە مامە حەمە بەخێر بێ و بەیانیت باش. بەیانیتان باش. زۆر بەخێر بێت لە سەرەتاشدا سەرخۆشی لە هەموو قەڵەم بەدەستێک و لە هەموو ڕۆژنامە نووسێک و لە هەموو میدیاکارێک و لە هەموو قەڵەمێکی ئازاد دەکەین و بێگومان ئەو ڕۆحیەتە یاخیگەری کە لە لای سەردەشت و سۆرانی مامە حەمە و چەندان قەڵەم بەدەستی بوێرە هەبووە ئەو ڕۆحیەتە یاخیگەرە بۆ داهاتوە ئەمێنێت و هەوڵەداکەوە نەوەیەکی باشتر پێ بگەێنێت و لەسەر هەمان ڕێچکە هەمان شێواز و هەمان بیرکردنەوەش بەردەوام بێت. دووبارە تەمەندرێژی بۆ خۆتان و هیواخوازین کە ئێمە و هاوڕێیان و هەموو ڕۆژنامە نووسێکیش هەمیشە شوێن کەوتووی قەڵەمی ئازاد و قەڵەمی گوێر بێ. بەدڵنیایەوە گەردە خانەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم شەهید سۆران تەمەنی مناڵی و تەمەنی هەرزەکاری چۆن بەسەر بردووە؟ بەڵێ سڵاو لێوە لە بینەران دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان. شەهید سۆران ئەوەی کە من لە یادم بێت چونکە من تەمەنم لەو بەسکەیتەوە بۆی کە بینەرانیش تێگەم بەتەواو. بەڵێ بۆ پێیکە من لەو گەورەتر بووم ئەوەی کە من لە یادمە شەهید سۆران بە مناڵێکی زۆر جوان بوو، زۆر مناڵێکی بێدەنگ بوو، هەروە بە بێدەنگیش ما بووە بەس لە ڕووی قەڵەمەوە کە گەورە بوو کەسێکی گەورەتر دەرکەوت، دەنگێکی گەورەتر دەرکەوت. هەر لە مناڵێ ئەگە بڵێمێ لە نزیکەی تەمەنی 8 ساڵانەوە ئەتر ئەو خولیای نووسین بوو بیرم دێ لە شاری سلێمانی بووین ماڵمان ئەو کات ئەچوو بۆ بنکەیەکی ڕۆشنبیری ئێستا بەتەواتی ئەو وینەم لا نییە پێم وا بێ کازیوێ سەرشەقام بوو یاخود منداڵپارێزی کوردستان بوو لەوێ دەفتەرێکیاندا بوو پێ چیرۆکێکی نووسی بوو هێنایەوە قەڵەمێک و دەفتەرێک بوو هەر دەفتەرەکە ئێستش ماوە لەو تەمەنەوە ئەو حەزی بە نووسین چاپ نەکراوی هەیە کە چاپ نەکرابێتەوە و لای ئێستاکە مابێتەوە لای ئێوە بێت؟ بەڵێ بابەتی ماوە. ئەی بۆ چاپی ناکەن؟ ئێمە ساڵی لە حەڤەمی لە ساڵی 2007 ببورن کتێبێکمان ماڵپەرتی شەهید سۆران کتێبێکمان لە چاپ داوە ئەو کتێبە ئەتر ئەو دەرفەت نەبووە بۆمان ڕەخساوە بابەتەکانی تری لە چاپ. کارەکەی مادیە ینی وڵاتی مادی معنەویە. ئەی نووسەرانی کەرکووک ڕۆژنامە نووسان میدیاکان ینی ئەوان ڕۆڵیان چی بووە کە بۆ نمونە ئەو بەرهەمانی کەوا چاپ نەکراوە ینی بە چاپی بگەێنن لەگەڵتان هاوکارتان بن دەستگاکانی ڕۆشنبیری بەڕاستی دەستگاکانی چاپ و پەخشەمەنی ئێوە خۆتان سەردانی کەسان کردووە بە کەسان وتووە؟ وڵای ئێمە ڕاستی بە کەسمان نەوتووە ئەوانیش بێدەنگ بوونە لە کاتی خۆ دەست پێشخەریەکەن نێو خۆتان سەرەتا. بەڵێ بەدڵنیایە بۆ لێ شەهید سۆران لە 14 ساڵ پێش ئێستا لە شاری کەرکووک کتێبێکیان بۆ لە چاپدا خۆ پێشتر ئامادەی کردبوو دابێ دەستی نووسەرانی کەرکووک ئەو کتێبی بەرهەم بۆیان بەرهەمێنە لە چلەکەی بڵاو کرایەوە تر ئەوەی کە ماوە توێشتا لە چاپمانەداوە شەڵا لە دەرفەتێکی ترا هیوادارەوە لێرە شەو بانگەوازێ بۆ سەرجەم نووسەرانەوانی کە خۆیان بە سەرقافڵەی بزاوتی ڕۆشنبیری و نووسین ڕۆژنامازان لەم کۆمەڵگایە بەنی هیوادارم کە هەمویان دەست پێشخەریە بکەن کە بۆ منێت ئەوە تا ئێستا خوشکی کاکە سۆران باز لەوەکە کە کۆمەڵێک بەرهەمیە چاپ نەکراوە بۆیە ئەوان ڕێگەی دەستگای چاپ و پەخشەمەنەکان هەوڵدەن هاوکار بن تاوکو ئەو بەرهەمانە بۆی کە ون نەبێ بەڕاستی دوجار نووسین ئەگە بێت و فرامۆش بکرێت ساڵ بە ساڵ ئەشێ لەگەڵ گۆڕانکارەکانە ون بێت و مانەوەی ئەو نووسینیان لە ینی با بڵێن گرنگە پێویستە بۆ داهاتوش. بەڵێ گەردەخان ئەمە پرسیارێکی تر بکەم شەهید سۆران لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی چۆن بوو چۆن مامەڵەی ئەکرد؟ بەڵێ وڵات تا بڵێ کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو بڵێ لەگەڵ کەسانی بەتەمەناوەکو کەسانێکی بەتەمەن خۆیانوان بەرامبەران ڕێزێکی تەواوی ئەگرتن و بۆ ئەم ڕاستیش ئەو کەسانی کە لە دەور و بڵێ لە چواردەوری خۆمان بوون ئەو ئەزاننی ئەو هاوڕێ بەتەمەنانی کە ئەزانن سۆران چۆن مامەڵەی لەگەڵ کردوون ئەوان شایەت حاڵن و ئەگەر لەگەڵ مناڵێکە هەڵسوکۆتی کدا وەکو ئەو مناڵە خۆی ئینەکرد پیشانەدا ینی زۆر کۆمەڵایەتی بووە سەردانە کە سوکار و هاوڕێ و تر لە هەر ناسە ببوونەیەکە هەبووە بەشدارە بوو کەسێکە تا بڵێ زۆر کۆمەڵایەتی بوو لەگەڵ ئەوەی کە ڕۆشنبیر بوو نووسەر بوو وەرزشکار بوو کۆمەڵایەتیشی هەبوو کەسێکی زۆر کۆمەڵایەتی بوو. باشە ئەی لە نێو خانەوادەکەتانە کەسێکی چۆن بوو؟ هەتا بڵێ زۆر هێمن بۆ زۆر گوێگیرمان بۆ زۆر بە قسەی دەکردین من بۆ خۆم کە چەند ساڵە لەو گەورەتر بووم زۆر جار یان نەسیحەت مەکرد ئامۆژگاری مەکرد یان لە پرسینەوەم لەگەڵە کرد
بێدەنگ شەبوویەکی ناوت و ڕێزی لێ ئەگرتین و کەسێکیش بوو دائیمەن پێوەتی نەوت مەترسن لە هیچ شتێ مەترسن ئازابن لە هەر پرسێکا کە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم میلەتە زەرور بوو لەو شوێنەیە ئامادە بن بەشدار بن دەنگتان هەبێ کتێب بخوێننەوە نووسینتان هەبێ هانی ئەداین کەسێ بوو زۆر بەڕێز بوو لە ناو خانەوادەکەمانە ورد کە وەرزشکار بوو و لە هەمان کادا نووسەر بوو شاعر بوو وەسەر نووسەری چەندین ڕۆژنامە بووە بابەتی خۆی تێدا بڵاو کردوتەوە ینی کۆکردنەوەی ئەم هەموو بوارە لە یەک کادا ڕەنگە بوو بۆ هەموو کەس نەکرێ بەڕاستی ئەستەم بێ بەڵام چی وای کردبووکەوە ئەم هەموو بوارە کۆ بکاتەوە لە هەموو شانە سەرکەوتوو بێ بڵێم هەر ئازایەتی خۆی بۆ زۆری خوێندەوە ڕۆژانە بڵێ بە ڕۆژ کاتی کەمتر بوو چونکە کاری ڕۆژنامە نووسی ئەکرد بە کارە ڕۆژنامە نووسیەکانەوە سەرقاڵ بوو زیاتر بە شانیزگەێتە یەکی شەو دوی شەو کتێبی دەخوێندەوە ئەو کات ماڵپەڕ و هین کەم بۆ ئەو ماڵپەڕەیە بوو ئەتەرنێتی سۆشیال میدیا بەگشتی کەم میدیا ئەو هەی بوو بەکاریانە هەتا یەکی شەو دوی شەو دێکشم لەگەڵی دانش خۆتانەزانە و سەردەمی کە ئێمە لە کەرکک بووین جیاوازتر بکەمەوە ئێستاکە تەقینە و تیرۆرئانە زۆر بوو دەیشم چاوەڕێ کرد هەتایەکی شەو دوی شەو زۆر جا شەی سۆران پێوت دایکە بڕۆ بنەوە بخەوە باماندوو نەبێت هەتا ئەو دابنیشتە کتێب بخوێنداتەوە دەیشم چاوەڕێ وڵای بڵم زۆر ناچونکە دێک ماتەمەنی هەبوو خۆی زۆر سەرقاڵ بوو بەڵام شعری هەبوو بۆ دایک ئێستا بەداخۆ من لەبەرم نیە من کەمە فکرم لەبەریکەم ڕفوزەکە لەبەریکەم بەڕاستی فکرم زۆر باش نییە بۆی ئەو حادسەیەکە لە دوای شەی سەرانە بەسەرمان هات من چکە لەگەڵی بووم کاتی شەید بوونێ بۆی ئەو تەرکیزم زۆر باش نییە خۆی ڕاستە ینی ڕووداوەکە تا بڵێ تراژیدیایە کارەساتە بەڵام وەک دەوترێ ینی ئێمە لە خۆڵەوە هاتین بۆ خۆشەگەڕینەوە بەخوای تر کەسێکمان بە شێوازەکە بەجێ بێڵین ینی چەندان خەڵکی مەسا کەسێکی بکەم هاوڕێی خۆم لە زانکۆ لەگەڵ ما بووە دوێنێ پێرەکە ببوونم نە بە جەڵدەی دڵ ینی هاوتەمەنیشی ینی گەنجەکە سەرەتای تەمەنشێتی بەڕاستی کۆچی دوایی کرد بۆ یان ئەم ژیانە مادەم سەرەتایەکی کۆتاییەکشی هەیە ڕاست ڕووداوەکە ناخۆشە تراژیدیایە کارەساتە بەسەر هەموو کوردستان و ئەتوانم بڵێم ینی ڕووداوێکە ناخەژێنە بۆ مرۆڤایەتیش بەڵام بێ کۆڵشە لێ بەڕاستی یعنی ئەبێت بۆ نێتەوە خوشێکی گەورەی ئەو ئەبێ بۆ نەوەکانی دوایەوە بۆ خزم کەسەکانتان بۆ ناسیاوەکانتان ینی بێ سەرمەشق بن ها بە ئیرادەیەکی کۆنکریتیە ورەتان بەرز بێ هەرچەند ورەی ئێوە بەرز بێت خەڵکیش چاو لێ ئێوەکە بۆ ئاگاداریتان هەرچەند ئێوە سەرمەشق و کۆڵەکە بن و بتوانن کە بابەتەکانی ڕێچکەی ئەو نەهجی ئەو بابڵی هەڵوێستی یاخیانەی ئەو بکەنە پێوەەر بۆ خۆتان خەڵکیش ئەو کاتە ئەوەنێ دیکە ڕاستە ئێوە جێشانازین بەڵام ئیرادی ئێوە چەند بەرز بێت ئەوەنەش گرنگە بۆ دەوروبەرەکەی خۆتان سەرەتا دوجار بۆ کەرکوچەکانیش بەگشتی زۆر جاوترێ کاتی ئینسان کە گە تەماشایکی بزانانی ئیرادێکی باشی هەیە چاوی لێکی بەڕاستی سێکێڵە ئیرادەی لە چۆ هێنەوە بەڵام ئاگتە مرۆڤەکە ئیرادی بڕوخێت و لە ڕووی دەرونیشەوە بڕوخێت ینی مرۆڤەکانیش چاوی لێ ناکەم بەڕاستی شوێن ڕێچکەی ناکەون بەڵام پێویستەکە بە ئیرادە بن بتوانن لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بن هەمووتان بەڵێ لە خۆشبەختانە بۆ خۆم هەمان خانەوادەکەمان هەمان هەڵوێستمان هەیە بۆ خۆم وەک چالاکەوانێکی مەدەنی کار دەکەم نووسینشم هەیە لە سایت و گۆڤارە بڵای دەکەمەوە لە پەیج و لاپەڕا هەیە بڵاوی دەکەمەوە چەند سۆرانتی مەترسن ناترسم بە ئیرادەی شەبم هەمان ڕێچکەم گرتووە هیچ ترسێکمانیەوە خانەوادەی خۆشحاڵم شێوازە باسی ئیرادەکەی بڵێ زۆر زۆر بەدڵنیایەوە ئەو ڕێگای ئەو بەرنادن و چۆن ئەو ڕووناکی کرد ئەو ڕێگای ئازادیە بۆ سەرمەشقی ئازادی بۆ سەرمەشقی قەڵەمێکی ئازا و بێر بۆ زۆرینەی تاکی کوردی ئێمە شەروە ئەبین باپشتی هەموو ڕۆژنامە نووسانی ئازاد و بێر ئەبین چالاکانی مەدەنی ئەبین لەو ڕێگای ئەو لا نادەین سازش ناکەین لەسەر زۆر باشەکە دەخانن ئەمە ئەمڕۆ پرسیارەکانم زیاتر لەسەر ژیان نامی شەید سۆران بێ تۆ باست لەوە کردکەوە ئەو وەرزشی ئەکرد و وەرزشوان بوو ئایا لە کاتی وەرزشە هیچ ڕووداوێکی بەسەر هاتووە ئەمە چۆن بۆ ڕووداوە وڵە بەدڵ ناوە ئەوەی یاری بکە لە ناوێریگایە بێ بەتمە تووشپیەکان نەبێت و ئەو لە تیپی میلیا بوو لە تیپی ئەستێرە بۆ قەڵای کەرکووت بوو چەند تیپێکی تری بەشدار بوو ئەتێ
بەدڵنیایە بەسەرا هاتووە ئەو زۆر زۆر نەمایەوە لە ناو یاریگا و تیپا چکە لە نێوان دوو ڕەفیقە کێشەیە دروست بوو لە تر ئەوش بەهۆی نابژیانی کردبوو نێوانیان چوە نێوانە لەو کاتا چەکیان بەکارە نابوو بریندار بوو بەهۆی ئەوە کە قاچی بریندار بوو پێی لە کار کەوت بۆ ماوەیەکی زۆر وازی هێنا لەوە دابڕا لە ڕۆژنامە لە ببورن لە وەرزش باشە گەردەخانیانی بەدەر لە ئازادی زۆربەی کات ئەڵوترێک کە شاعری ئازاد یا خود نووسەری ئازاد یعنی کەسێکی یاخیە ڕنگدانەوەی چەمکی یاخی بوون یا خود یاخیگەری تا چەندە نووسینەکانی سۆران ڕەنگیدا بووە ئەو نووسینە یاخود ئەو بەرهەمانی کەوا هەیە بوو بە چاپکرا و چاپ نەکراویشەوە بە بڵاوکرا و بڵاو نەکراویشەوە ینی تا چەند کەسێکی وەڕز بوو یاخی بوو یاخی بوون لە کۆمەڵگا لەم سیستەمی کەوا هەیە یاخی بوون لە نەعەدالەتی یاخی بوون لە کۆمەڵێک چەمکی کۆمەڵایەتی نالەبار کە بۆ کۆمەلگایە بەڕاستی فەرز کراوە یاخی بوون لە دۆخی سیاسی یاخی بوون لە ناداتوەری کۆمەڵایەتی یاخی بوون لە تێکڕای ئەو چەمکانی کەوا ئینسان بێزارەکەن یاخود ئەبنەمایی بێزاری بۆ ئینسان بۆیە یاخیبوون لە نووسینەکانی سۆرانە تا چەند ڕەنگیدا بۆ وڵی یاخیبوونی زۆر زۆر ڕەنگیدا بۆ بەستەر نووسینەکانیە و لە شعرەکانیدا و لە راپۆرتەکانیدا و شاعیر ئەبێ یاخی بێت و شاعیر ئەبێ خەمی کۆمەلگا لە کۆڵمات و خەمی میلەتی هەبێت خەمی تاکی هەبێت و خەمی مرۆڤ دۆستی هەبێت خەمی ژینگەی هەبێت خەمی ئاژەڵ دۆستی هەبێت خەمی خاک و نیشتیمانی هەبێت بەدڵنیایە شەی سۆرانیش یەکێ لەو ڕۆژنامەنووس و لەو شاعیرانە بوو کە یاخی بوو هەم لە شعرە هەم لە وتار و نووسین و کاری ڕۆژنامەوانیدا زۆرش یاخی بوو و لە شعرەکانی ئەگە بتانە سێرچەکی بکەن بخوێنەوە پێوەی دیارە چەند یاخی بووە شاعیر ئەبێ وا بێت هەر سۆران ڕێچکەی ئەو شاعیرانەی گرتبوو کە لە شەستەکانە لە شاری کەرکووکە ئەو ئەدەب دۆستانی کە لە شارە کەرکووکدا گروپیان هەبوو لەو سەردەما ئەم هەمان ڕێچکەی ئەوانی گرتبوو بووە یەکێ لەو کەسانە کە لەو سەردەمەیە کاریانە کرد شاعیر جاری وایە لە نیشتیمانی ژیاخیە بێ و تا شێک کۆبێ کەس یانی و بدەر لەوەی کاوەسفی سوورانی مامە حەمی کردو لە شوێنێکا لە نیشتیمان یاخیە بێ وڵێ من ئێستا کچێک نیشتیمانمە نیشتیمانی تازەی خۆم دۆزیوەتەوە لە نیشتیمانە پیر و عەبوسەکەی ئێوە ناچێت جاری وایە شاعیر لە دایک و باوکیش یاخیە بێ بەڕاستی ئەو سیستەمانی کەوا بوونەتە تابوو یاخود باوڵێن بە مقدسکراون لە کۆمەڵگایە جاری وایە شاعیر لە یاخیە بێ و مەفروض شەوا بێت بەڕاستی گەردەخان باست لە شاعر کرد کەوتە سۆران شەید سۆران لە شعرەکانی یاخی بووە لە نەو خانەوادەکەی ئێوەیە هیچ ڕێگریەکە بوو لەسەر شعرەکانی ئەو ناوەڵی هیچ ڕێگریەک نەبوو خۆشبەختانە هیچ هینێکمان نەبوو لە سەری سانسۆرێکمان نەبوو بڵێن ئەم شعرە مەڵێ ئەو خۆی ئازاد بۆ خۆی شعری نووسێ ئەمە ئەوش باسکەم شەید سۆران جیا لە خانەوادەکەمان ڕێچکەیەکی تری گرتووە بەر ئەوش ڕێچکەی قەڵەم و نووسین و شێعر و وتار و ڕۆژنامە گەری بوو خانەوادەکەی ئێمە بۆ پێ خانەوادەیەکی کۆمەڵایەتی بوون هەم سیاسی بوون تەسحێ و هینێکی زۆرماندا بوو بۆ نیشتیمان بۆ خاک و میلەت ڕێچکەی چەک و شۆڕش و ئەوانەیان گرت ببن بەڵام شەید سۆران بە پێچەوانەوە ڕێچکەی قەڵەم و نووسین و شعری گرت بۆ بەر جیاوازێکی زۆری هەبوو بەڵام کەس ڕێگری نەبوو لەگەڵ ئەو جیاوازەی هەبوو زۆر باشە جیا لە نووسین جیا لە شعر ئەفو جیا لە ڕۆژنامە نووسی شەید سۆران لە شانۆشا بەشداری کردووە ڕای بۆ چوونی ئێوە چۆن بۆ کاتێک ئەو بەشداری شانۆی ئەکرۆک و خانەوادە وەڵای ئێمە هەر تەشجیعمان کردووە هانماندا دەستخۆشیمان لە کردووە زۆر کەم میشمایەوە لە ناو شانۆیە چونکە خۆی وا هەستی کرد لایەنە شعرێکە و بابەتە شعرەکان بگرێت ئەو ڕێگایە بگرێت و بابەتی ڕۆژنامە و ڕۆژنامەگەری لەو بوارەدا زیاتر تیا سەرکەوتووە بێ زۆر نەمایەوە لە ناوتیپی شانۆیە بەڵام خولیایشی هەبوو چەند شانۆیەکی لە شاری کەرکووک لەگەڵ چەند تیپێکە کاری کردووە تیپی هامووان لەوە هینە کاری کردووە لە بوارەدا و ئەمە هیچ ڕێگرێکی نەبوون خۆشبەختانە کە تا بێتە داخل دڵمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە عێراقش بە تایبەتی ینی هێشتا عەقڵیەتی تفەنگ سالاری
عقلیەتی کوشتن و شەهیدکردن ینی بەردەوامی هەیە خۆ بۆ نمونە ئەو کاتێککە بە ئێوەژەڵی ئازایانە یاخود ئازایانە بدوێن ئازایانە مامەڵە بکەن ئازایانە قسە بکەن گفتوگۆ بکەن ئاخاوتم بکەن خۆ ڕەنگە بیزانێت کە ئەنجامەکەی بە شەهیدبوونی خۆی کۆتایی پێدەکاتێکە ئەنووسێت ینی هیچ کاتێک سڵی لەوە ناکردەوە بۆ نمونە کە ئەم نووسینانێکەوە ئەینووسێ و بڵاوێنە کاتەوە ڕەنگە لە داهات و کاریگەری لەسەر هەبوو بێت یاخۆت کە هەش بۆی کە بینیمانوە تێبینی کرا ئەینە بارەیەوە چ قسەیەکیە کرد شەهیدسۆران هیچ ترسێکی نەبوو وەک گوتم بەێمەوێت مەترسن بۆ خۆتان ئەو کاتی ئێمە لە شاری کەرکووکا بووین تەقینەوە و کاری تیرۆریستی زۆر بوو ئەم کاتە نەبوو لەنەکەم سەردەمی نەبوو ئەویت بۆ خۆتان بچن منتان بۆ چیە بۆ خۆتان بچنە دەرەوە هەر ئیش و کارێکمان هەبووە هیچ هینێکی ترسیەکی نەبوو بسمێتەوە بڵێت ئەمە لەم ئاسڵ بکاتەوە خۆی لە چاوپێکەوتنێکدا نووسیوانە ئەڵێ ئەگەر لە نزیک ئاگردان دانیشی پشکت بەردەکەوێت ئەڵێ هیچ ناترسم و لەو ڕێگای کە گرتومەتە بەر لەو قەڵەمی گرتومەتە دەست لی پاشگەز نابمەوە بەردەوامە بم ئەگە بشمرم شانازی پێوە ئەەکەم لەسەر بابەتێک لەسەر کارێکە بۆ داهاتیۆ خەڵکی کەرکووک و کوردبوون وازی لێ نایەنم و ناشترسم باشە گەردەخان ئەمڕۆ تەندروستیشم تاوا نەبوورن شەهید سۆران بەر لە 2 مانگ لە شەهیدکردنی هەڕەشەی لێکرا کە هەڕەشەی تیرۆر بوو ئێوە ئاگداری ئەو هەڕەشانە بوون بەڵێ بۆ خۆم بە منی گوت بە براکان میوت بە یەکێ لە براکان میگوت وتی هەڕەشەم لێکرا ئێمە لەو کاتەیە من بۆ خۆم پێم نەوت واز بێنە بەڵام لە ناو خانەوادەکەمانەوە چوار دەورەکەی وە خەڵکی دەرەوە خانەوادەکەشمان و ڕۆژنامە نووسانیش کە ئاناسی وتیان ستۆپکە بۆستە چونکە هێرشەکان لە سەرتە بەڵام ئەو کۆڵی نەدا نەترسە وتی من سازش ناکەم لەسەر ئەوەی کە ئەگە بە خوێنی خۆشم بوو وەک بینیمان باجەکەی بە خوێنی خۆیدا لەسەر ئەو راپۆرتانەی کە بۆ چاکبوونی باری کۆمەڵاتی ژیانی خەڵکی کەرکووک و کورد بوو کە لەم شارەدا خەمخۆرێک نەبوو ئاوڕێ لە خەڵکی کەرکووکی بێناز بداتەوە ئەو بۆ ئەو بوو کە دەنگی ئەو خەڵکە بگەێنێت بە شوێنی پەیوەندیدار و بڵێت ئەمە ژیانی خەڵکی کەرکووکە و بە خەڵکی کووردە و خەڵکی کوردستانە لە عێراقدا بەڵام بەداخەوە ئەوان هاتن بە فیشەک وەڵامی قەڵەمەکەیاندایەوە باشە کەیسەکەی ئەو کەیسێکەوە بوو کەیسی شەهیدکردنەکەی لێستا بەکوێ گەیشتووە و تا چەند دادگا توانیوێتی ڕۆڵ یەکلایکەرەوە بگیرە لەم کەیسە بۆ نمونە بۆچی سستی کراوە لە کەیسەکەی بەڵێ وەکو کەیسەکەی لە ساڵانی تریش ڕامانگەیاندووە تا کۆیسە هیچ بۆ کەیسەکەی نەکراوە و تاوانباران نادیارن و بکوژان لە سزارزگاریان بۆ تاکو ئێستاکە و دیارە لە سەرەتادا لیژنێ لێ کۆڵینەوەی لە شاری کەرکووک بۆ پێکێنرا لیژنەکە لە کۆتاییدا ئەویان ڕاگەیان کە ئەبێ مەلەفەکەی هەڵ کرێت دابخرێت دیارە کەسی گەورە لە پشت ئەمەوە هەبووە داواکراوە لەو لیژنەیەکە ئەم مەلەفە دابخرێت و کەیسەکەی بەدڵنیایەوە تۆزی لێ نیشتووە لە ژوورە تاریکەکانی دەستگا ئەمنەکانی شاری کەرکووک و ئەو کەسانی ئەو سەردەمە لە شاری کەرکووکدا بەرپرسی ئەمنی بوونە و بەرپرسی ئەم شارە بوونە لێ بەرپرسن لە پاشە ڕۆژە ئەوانش بەرپرسیارەتیان ئەکەوێتە سەرشان و تا کۆیسە هیچمان بۆ نەکراوە نەگەیشتوێتە دادگا چونکە کەم تەرخەمێکی زۆری تیا کراوە ولو هەمان کاتە ئێمە شایەتێکمان نەبووە وەکو شایەت ئەبێ لە کامێرە چاودێریش کەم بوو شتێک نەبوو بەڵگەیەکیوە بەس تەنها ئێمە شەی سۆران خۆی و ئەو ژمارە مۆبایلێکە هەڕەشی پێ لەکراوە بەڵام بەداخەوە دەستگا ئەمنیەکانی شاری کەرکووک و هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هیچ کارێکیان لە دۆسیەکەی نەکردووە بەرە پێشەوەیان نەبردووە بکوژانی لە سزار ڕزگاریان بۆ تاکو ئێستا بەدڵنیاوە ڕۆژەکە بێ بەستا بگەێنرێن بەدەر لە دەستگا حکوومیەکان یاخود کەسایەتەکان بۆ نمونە سۆران پێشمە بە فەتەیەک لە فەترەکان لە مەڵبەندی کارمەند بووە ئیشی کردووە لەوێ دیارە بە هەڵایەتشم لەو زانیاریە بەڵام بۆ نمونە حزبەکان ڕوتان لە کەس ناوە لە کەس یاری دیارەکانی ناو حزبەکان بۆی کەوان هاوکارتان بن بە بڵێن پاڵپشتیەوە بن تاوکۆم کەیسە لە ڕێگەی دادگاوە یەکلای بکرێتەوە بەڵێ ئێمە هەر لە سەرەتای کاتی شەید بوونیەوە
چوونەتە دەستگا ئەمنیەکان و لە دەرگای حیزبە کوردیەکانماندا بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاسایش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تا ئەو سەردەمە کەیسەکە گردەخۆی بەڵام بەداخۆی چوای بۆمان نەکرد و دیاریشە کەسی گەورە لە پشتی ئەوە بووکە ئەو مەلەفەدا بخرێت و کەیسەکە نەجوڵێنرێت. سێ خاڵێکی گەردەخان بیمان نەچێت یەکێتی دیارە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامزال بەتەبە لە 2012 هەموو خەڵکەزانێک کە بە هەوراز و نوێشێوی زۆرا تێپەڕیوە بەڵام لە پاش کۆنگرە و خۆشبەختانە ئێستاکە دوای ڕێخستنەوەی کۆمەڵێک ئیش و کار ینی مەرجەیەکی هەیە سەرۆکێکی هەیە هەڵتان داوە کە خودی سەرۆک باوەڵ کاک بافڵ ببین بۆی کە بێتە سەرخەت تاوەکو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی کەرکوکا بدوێ قسە بکات تاوەکو کەیسەکەیک لای بکرێتەوە هەڵتان داوەوە بگەم پێی چاڵێکمانداوە چونکە ئێمە لە سەرەتا بە قسەکەنم تاوکەم ئێمە لە سەرەتا ومێدێکمانە بوو ئێمەش و ڕۆژنامەنووسان و ڕایگەشتی و جیهان ومێدێکی هەبوو لە سەر دەستگا ئەمنیەکانی کەرکووک چونکە ئەوان وایان پیشانداکە چەند ڕۆژە دوای ئەو کۆڵنەوە ئەو بابەتانە گەشتۆتە دەستیان ئەو زانیاریانە بکوژان ڕادەستی دادگا ئەکەن و ئاشکرای ئەکەن بەڵام بەداخەوە دیار بوو کەسی گەورە لە پشتی ئەوە بوو کە ئەو کەیسەدا بخرێ هەر بۆ ئێمە پەنامانە بردێتەوە معلومات باسەکە یاخۆ تەنها وەکو بۆچوونی خۆتانە کەوا کەسی وەکو دەڵی کەسی گەورە لە پشتی دیارە معلوماتمانەیە زانیاریمان هەیە ئەینا لە خۆمانە چۆنەتوانین ئەو بارە قورسا هەڵگرین تاکۆیسە هیچ داوایەکمان نەکردو بەڵام ئاسایشی یەکێتی ئەوم بیر نەچێت کە دوای چەند ساڵێ بە ئێمەیان ڕاگەیاندووە کە ئێمە تاکو 30 ساڵی کە بێ 100 ساڵی کە بێ هەر کاتێ سەردا و ئێوە دەستان کرد ئێمە بە دادوهاچوونی بۆ ئەەکەینەوە کەیسەکەی ئەجوڵێنین بەڵام بەداخەوە باوەڕ ناکەم چونکە بەڕاستی حیزبە کوردیەکان خۆیان ئەوانەی کە لە دەسڵاتان لە هەرێمی کوردستانە بەشێکن لەو وی کە ڕێگریەکەن لە ڕۆژنامەنووسان بەشێکن لەوەی کە ئازادی ڕادەربڕینیان بەرتەس کردوێتەوە لەبەر ئەمە جارێکی تر پەنامانە بردێتە بۆ هیچ حیزبێ بەڵام لە داوامان لە ڕێکخراوەی دەوڵەتەکان کردووە لە قومسڵخانەکان کردووە لە ڕێکخراوە ناوخۆیەکان بیانیەکان پەنامان بۆ زۆر شوێن بردووە حکومی و حیزب بەڵام تا کەیسەکەی خۆی بەردەوام بن بەردەوام ئێمە هەر بەردەوامین وەرکی هاوڕێکان شتی بەڕاستی ئەوانی کە هاوڕێی بوون لە ڕۆژنامەنووسان و لە قەڵەم بەدەستان ئەوانیش پاپشتیەوە بن بەتایبەت ئەوانی کە هاوڕێی نزیکیەوە بوونە بەڵێ وڵا لێرۆ سوپاسی کۆمەڵی ڕۆژنامەنووسی چالاکوانی مەدەنیەکەم کە تاکو ئێستێش لە هەوڵدان بۆی کەیسەکەی بە شوێنی خۆی بگەێنن هەم لە دەرەوەی وڵات هەم هەوڵەدەن لە کەیسەکەی برێتە بەغدا و لە بەختاوە کاری لەسەر بکرێ جارێتتر کەیسەکەی کاری تێدا بکرێتەوە تا بکوژان ئاشکرا بکرێت چەندین ڕێکخراوی مافی مرۆڤ لە دەروی هەرێمی کوردستان کوردیەکان بڵێم ڕێکخراوە کوردیەکان لەسەر خەتن تاکۆ لەم ڕۆژانەیشە لەسەر خەت بوونە ئومێدێکمان هەیە لەوێ کارێکمان بۆ بکرێ و ئێمە ساژمان نەکردووە لەسەر کەیسی شەی سۆران بەردەوام گەردەخان ئەمڕۆ هەمووان ئەزانین 14 ساڵ بەسەر تێپەڕبوونی تیرۆکردنی شەهید سۆرانە تێپەڕە بێ دوای 14 ساڵ ڕۆژی دەرونی خانەوادەکەتان چۆنە؟ وڵاکە بڵێم باشە بێتە ناڕاست چونکە هیچ کات لە بیرمان نەکردووە و هیچ کات شەهید سۆران لە دڵمان دەرناچێت چونکە سەرەتای بەهاری تەمەنی بوو گەنجێ بوو بۆ کورد و بۆ بە تایبەت شاری کەرک و خەڵکی کەرکووک دیاکۆشە ئەو قەڵەمێکی پێ بوو نەک بۆ شێوە بێن لە دەرگامان بترێ و تیرۆری بکەن دیارە ئەو حیزبە ئەو دەسڵاتە قەڵەمڕەوە تاکو ئەیستە بکوژانی داڵدەدا و لە حکومایە لە دەسڵاتە لە هەرێمی کوردستاندا هاتن سۆرانیان شەهید کرد بەسەرمانەوە تاکو ئێستا دیارە و کارە ساتە قەت نییە لە دڵمان دەرناچێەوە قەت لە بیری ناکەین و سازش لەسەر هیچ شتێ ناکەین و چۆن شەهید سۆران هەر لە چاوپێکەوتنێکی داخۆی ئەڵێ زۆر شتیان خستە بەردەسم بەڵام ئێمە خۆشمان ئاگادار بووین زۆر شت خراە بەردەسی و زۆر داوای لێکرا کە واز لەو ڕێگای ئازادی ڕادەربڕینە ئەمە بۆ شێگەڕایەوە ئەمە بدا تونند و تۆڵایانی تۆکو باسی لۆکەڵی زۆر خراە بەرەسی بەڵام ڕەدی کردەوە ئەنی حتممەمان پێوت با بڵێن پێویستی بە بیر و بڕایەکەیە پێویستی بە عقیدەیەکەیە پێویستی بە ئایدۆلۆژیایەکەیە پێویستی بە مەبدەیەکەوە ئینسان تەیە خۆی بەڕاستی نەدۆڕێنی ئەم مەبدەئی لە چیوە گەڕێ پەروەردەی خێزانی پەروەردەی دایک و باوکتان پەروەردەی ماڵەوەتان
کاریگەری براکانی لەسەر یاخود خوێندنەوە و بە دوواداچوونی خۆی بۆ فکر و بۆ دنیای پێشکەوتن و دنیای جیهانگیری و هاوکات خوێندنەوەی خۆی بۆ پاراستنی شوناس و کەرامەتی ئینسانە گەڕایەوە کە ئینسان پێویستە خاوەن مەبدا بێت. وەک لە سەرەتاوتم شەی سۆران ناترسا و خانەوادەکەشمان خانەوادەیەکی کورتپەروەر بوون تەسحەی زۆرماندا بوو ئەوە کاریگەری هەبوو لەسەری و خۆشی خوێندنەوەیکی ئەجگار زۆری هەبوو بۆ بیرباوەڕی ئازادی و بۆ ئەو ڕێگا ڕوونی کە گردی بێبەر خۆشبەختانە ئێستا ڕێگاکەی بەردەوامە مەبدەئی خۆی بیرباوەڕی خۆی وای لە خۆی کردبوو کە بۆ شێوەیە کار بکات. لەو سەردەمەی شەی سۆران کاری دەکرد لەیلانی ئۆپزیۆن خەڵکی ئۆپزیۆن کەم بوو بەڵام شەی سۆران بە بیوێرانە ڕێگایەکی کرد بۆ بەر لەسەر ڕێچکەیەک پەروەردە بوو گەورە بوو کە بۆ میلەتەکەی بۆ خاکەکەی بۆ کوردستان خۆشەویستی کوردستان وای لێ کرد بوو کە ئەو بیرباوەڕی لا دروست بێت خۆشەویستی کوردبوونی لە دروست ببوو بیرباوەڕی خۆی زۆر مەبدەئی بوو لەسەر ئەوەی کە سەر بیرۆڕای ئازاد و جیاواز بیر بکاتەوە. لەو سەردەمایە وەکوتم کەسی ئۆپسیۆن وەلایەنی ئۆپسیۆن کەم بوو کە شەی سۆران بۆ خۆی ئۆپسیۆنی ناخە دروست ببوو بێ ئەوەی سەر بە هیچ لایەن و گروپێک بێت خۆی کاری دەکرد. باشەگەر دەخانبووی کە بینرانشانی زیاتر لای ڕموو بێتەوە ئێمە کاتێک کە باسی کۆمەڵێک بابەتی سیاسی فکریوانەمان کرد بەڵام زۆر جار چکە نووسەر مڵکی بەڕاستی تەنها خۆی نییە مڵکی خانەوادەکەی نییە لە ئێستا سۆرانیش مڵکی تەنها کەرکوو نییە بەڕاستی سۆران مڵکی سە هەموو کوردستانەوە تا مەزنێکی وەکو شێرکۆبێکەس شعر بە باڵایە هۆنێتەوە بەڕاستی. بۆ نمونە بەدەر لە خۆشەویستی بۆ نیشتیمان خۆشەویستی بۆ دایک خۆشەویستی بۆ نووسین بۆ قەڵم بۆ ئازادی تا چەند بابەتی سۆزداری خۆشەویستی لە شعرەکانی ڕەنگیدا بوو. ڕاستە شاعر جاروایە فکرێکی سیاسی پێ پەیامێکی سیاسی بگەێنێ بەڵام هەمووان دوجار مرۆڤی بریتین لە بەرمیلێک هەست بەڕاستی بابەتی سۆزداری تا چەند لە شعرەکانی ڕەنگیدا بوو. ڕەنگە ئێستا کەسێک کە بینەی بەرنامەکەی پێی خۆش بێ کە بزانێت چکە دوجار نووسەر ئەنی خەڵک پێی خۆشە بە دوای هەستیاترین خاڵەکانی ژیانیا بگەڕێ ئیدی شخصی بێت یاخود گشتی بێت پێم خۆشە لە زاری بەڕێستان ئێمەش بیزانین و هاوکات بینەریش بیزانێت. بەدڵنیایەوە لایەنی سۆزداری لە شعرەکانیا دیار بوو و زۆریش پێوەی دیار بوو و خۆی کەسێکی دڵناسک بوو و کەسێک بوو عاشق بوو بە ژیان و عاشقش بوو بە مرۆڤ ڕەمدانەوەکی زۆر بە شعرەکانەوە دیارە شعری هەیە بۆ سۆزداریش توێتی شعری هەیە بە تایبەتی و توێتی نامەی شعری هەیە زۆر ڕەنگدانەوەی هەبوو بەسەر شعرەکانەوە کەسێکیش بوو عاشق بە ژیان بە مرۆڤ بوو عاشق بوو ناڵم عاشق نەبوو عاشق بوو کەسێکیش عاشق بێت شعری سۆزداری لە دروستە بێەوە جوانە نووسێ بەسەر شعرەکانەوە سۆزداریش دیار بوو. واتە کەسێکی تایبەتە بوو کە شاری بە بنووسێ بەدڵنیا هەبوو لە ژیانە. باشە شەیدکردنەکەی تاچەند کاریگەری بێگومان کاتێککە هەبوو بە دڵنیایەوە ئاڵێت حتمما ئەوش کۆنتاکتان لەگەڵ کەسای ڕەنگە هەبوو بێ وەکو خانەوادەکەی چکە دوجار خەڵکی ئازاد کاتێککە عاشقە بێت نایشارێتەوە بەڕاستی باشکرا بانگەوازی عاشقەکە ئەنی تا چەند کاریگەری بوو لەسەر ئەو کەسایەتی هەڵبەت بەبێ ناوێنان بەڕاستیان یا تا چەند کاریگەری بوو دەڵی دەرونیەوە بەسەر ئەو کەسەیە. وڵا بەتاکیدەوە هینای پێ بەسەرەوە بەڵام ئەو کەسە خزمی نزیکی خۆمان بوو چەند ساڵە پێش شەید بوونی سۆران ئەمەوە بڵێ پێم شەرم نییە خوازبێنین بۆ بکەن بەڵام بەداخۆ ئێمە لەمای ڕێگریمان کرد تی فکر و عقڵێتی ئەو کاتێ ئێمە ئەوە بوو شەی سۆرانیش تەمەنی زۆر کەم بوو خوێندکار بوو ئەو کاتە خوێندکاری ناوەندی بوو ئەو پێش شەید بوونی شەی سۆران زەواجی کرد و هیوا بەختەوەری بۆ خوازم خزمی نزیکی خۆمان زۆر باشە. ڕاگەیانەکان بەگشتی ڕاگەیانی کوردی تا چەند گرنگە ئەنی تەنها یادکردنەوەکەی بۆ نمونە بە ڕاپۆرتێک بە بەرنمەیەکی لە ڕاستە ئەو ئێمە کردومانێش تا شتێکی بچووکە ئەرکی سەرشانمانە بەڵام دوجار ڕاگەیانەکان باڵێن لۆبیەک زەختێک دروستکەن و ئەم کەیسە بکەن بە کەیسی ڕەئی عام ڕەئی گشتی ڕەئی خەڵک ڕەئی شەقام و هەوڵدەن ینی دادگاکان سیستەمی سیاسی کارکتەرەکان کەوا دەستیان هەبوو لەم کارە قێزەوەنە بەڕاستی بورژن چکە ڕاگەیان جاری وهەیە لە هەموو دنیادا
ڕەنگە بابەتێکی زۆر کەسی بچووکە بێ خەڵک هەر نەزانێت لە شێ بەڵام ڕاگەیاندنێکا بە مەلەفێکی گشتی عام و هەموو دنیا ڕەنگە من ئاگاداری مەلەفێکم کە لە ئەمریکا ڕۆدا بەڕاستی بۆ لەبەر ڕاگەیاندنەکان ڕۆڵیان هەبووە ڕاگەیاندنەکان ڕۆڵیان چی و پێویستە کەوا چی بکەن داواکاری ڕاگەیاندنەکان چییە؟ والله لە سەرەتادا دەورێکی باشیان بینی لە سەرەتای شەیدبوونەوە هەتا نزیکەی ساڵانێکیش دەورێکی کاریگەریان هەبوو دەنگی ئێمە و دەنگی شەی سۆران بەدڵێوەگە ڕاگەیاندنەکان و ڕۆژنامە بێورەکان نەبووایە کەسە بێورەکان نەبووە دەنگی ئێمە و تیرۆکردنی شەی سۆران ئەگەشتە جیهان لە ڕێگەی ئەوانەوە بووە دەستخۆشیمان بۆیان هەیە بەڵام ئێستا کەمە سارترەوەکەوە ململانێ حزبی زۆر بووە وەکەوەی کە ڕاگەیاندنەکان باوەڕاکەم ڕاگەیاندنی سەر بخوا بێت بەتەواتی بێلایەن بێت ئەو کارگەری هەیە بەڵام ڕەنگەخەون بێ بۆ وڵاتە بەڵێ بەدڵنیەوە نا ئینشەڵا دێتە دی مەسڵ ڕاگەیاندنی سەر بخوایان کە باس ڕەنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی سەر بەخۆبوون شتێکی با بڵێن تا ڕادەیەک خەون بێ بۆ ڕاگەیاندنەکان بەڵێ من بە ئومێدم شتێوە دروست بێت بەڵام ئێستا وەک ساردێکی پێ دیارە بەڵام خۆشبەختانە ئێستا سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هەر لەگەڵمانن و ڕێکخراوەکانی مەدەنی مافی مرۆڤ بەردەوام لەگەڵ ئێمەن بەردەوام لە سەرخەتن لەگەڵمانە و دەنگی ئێمەشیان گەیاندووە سوپاسیانەکەین باشە گەر دەخانێمە پرۆگرامەکەمان کۆتایی پێدە دەگەر دواوتە یا خۆ داواکاریت لەلایەنە پەیوەندیدارەکان فەرموو. بەڵێ وڵە داواکاری ئێمە وەکو خانەوادەی شەی سۆران و خانەوادەی شەیدانی تیرە قەڵام هەر ئەوەیە کە کەیسی کوڕەکانمان براکانمان بگەنێتە دادگا و بکوژان نێڵن بکوژان لە سزا ڕزگاریان بێت سزا بدرێن مافی خۆمان وەرگرینەوە بۆی ئاهێ بە دڵمانە بێتەوە و ببێتە پەندێ بۆ ئەو حیزب و دەسڵات دارانەی تر کە ڕۆژنامە نووسان تێرۆر دەکەن. دووبارە بەخێر بێت دوانە خۆشیتان بێت دووبارە سەرخۆشی خۆمان ئاراستەیەواکەین. سپاس بۆ بەشداریکردنت. ڕێزان دیارە لە دنیادا لە مێژوشدا مرۆڤی مەزن زوو بەڕاستی لە ناوەچێت یاخود لە ناوە برێت یاخود خۆی لە ناوە بات ینی بۆ نمونەگەر بە مێژووە بڕۆینەوە ئاوات ینی سۆرین کێرکیگارد یعنی نزیکەی 4 ساڵ بوو تەمەنی ڤانکوخ سیەکانی سەرەتای تەمەنی بوو نیشتە لە هەمان کادا سەرەتای تەمەنی بمانە کە ئەنی ڕۆڵیان هەبووە لە گۆڕانکاری نەک بەست لە وڵاتەکانی خۆیان بەڵ کاتێککە بازە ڤانکوخەکری ئێستاکە ئەنێتوانم بڵێم وڵاتێکی سۆماڵیش هاوڵاتێکی سۆماڵی ناوی ڤانکوخی بیستووە لە کاتێکا لە سەرەتای لایەتی ینی خۆی لەناوبە بۆیە قەڵەمە مەزنەکان قەڵەمە وێرەکان و خاوەنی فکر و ڕوئیا و دیدگای فراوان بۆ ژیان و بۆ دنیا و بۆ سیاست و بۆ حکومڕانی و بۆ عەدالەتی ئیجتیماعی بەڕاستی زوو ماڵ ئاوەیەکەن لێرەوەی مەشعنی بۆ نمونە دەیان نووسەرمان هەبووە لە ڕابردوودا کە ڕۆڵیان هەبووە لە گۆڕانکارەکان بەڵام تۆ دیقەت بە ینی بەردەوام ناوی سوورانی مامە حەموود بەردەوام ناوی سەردەشت ئەهێنرێت چونکە قەڵەمی ئازاد بوونەوە و دڵنیاژم ینی ئێستا ئێمەش ڕەنگە لە ڕووی فیزیکیەوە کۆتاییمان پێبێت بەڵام وەکو مێژوو ئەوان ئەمێنەوە لێرەشەوە داواکارم لە ناوەندەکانی چاپ و پەخشەمەنی ئەگەر دەست پێشخەری ئەو بکەن کە هەر بابەتێکی چاپ نەکراوی سۆرانی مامە حەمە هەیە لە ڕووی مادیشەوە بە تایبەتی و پاشان معنەوی هاوکاریان بکەن تاوکو بەرهەمەکانیان یاخود بەرهەمەکانی بە چاپ بگەێنرێ و خوێنەریش بتوانێت سوودی لێ ببینێت لە منۆماڵ ئەوە و دروت و سەری ڕێز و حرمەت بۆ شەهیدانی قەڵەم بۆ شەهیدانی ئازادی شەهیدانی یاخیبوون و پەیڕەوکەرانی چەمکی یاخیگەری لە کۆمەڵگادا دانەوێن مەڵاوە کاتێکی خۆش.